وشەویستەکەم ئی بەرنامە شیرینەوە ئێمە فرە و چێوەکەش پێی ڕازنێنمەوە و باسشکردن و یاسا و قانونش پێی نێنارە یۆجە یاسا فرە مهمەکە پێی ئینسان و مسلمانی ئانە کە یاوە نەجە دەوروبەریش یاوە نەوەش بە تەنیا سەروی هەسارەوە مەژیوە ئەگەر تەنها و تەنها ئینسان سەروی هەسارەوەی هەسارە فەوتیوە تەماشەکەرۆنە جە لقێدار و جە مرۆچێوە جە هەسارەوە گەورە ئاسمان و جەوەرەتا و جە مانگۆ گرت پەیوەند و ڕەبتەوە بە قووەت ئینا بەنشانە پێوە گرت مەسار و خواناسی کەرانە و ملاسەر هەرچی ئینەیە وێنی سەر و ئێگەرد و نەجوانەیە گرت پێی دڵوەشی تۆن قورئان دوێ جار وشێ بەهجەیش بەکار ئاردێنە فەرماوە جارێوەشە حەدائیقە ذاتە بەهجە جارێوەتە فەرماوە من کولی زەوجێن بەهیج وشێ بەهجەی قورئانەنە کەلیمە بەهجەی قورئانەنە پێی چێشی ئامان پێیانە سرور و زۆ دڵ و ئینسانی حتى ئینسانەکە بە تەماشەکردەی دڵش وەژە ئارۆ فرە و عولەمایە باس کردن کە ئەگەر ئینسان بێتاقەت بی بار و واچمێ ڕۆحیش فرە تەمام نەبی بلو تەماشە کەر و تەماشە سەر و زەمین تەماشە جوانیەکە زەمینی کەر و دڵش وەژ بوو ئینە بەشێوەن ئی شەریعەتەوە ئێمە زانمێ کە پەیوەندیش هەن چەنی ژینگە و چەنی گردوونی و چەنی بیئەیە دەی هەر یۆجە ئێمە ئەشم پارێزگاری کەرەوە وەزانەوە ئی پەیامە و ئێمە پەیامەوە نییە تەنها دلێ مزگی نەبوو یان تەنها سیاسەتە نەبوو یان تەنها نا ئی پەیامە گرچێوەنە قوانینش پێی تۆ نێنەرە پێی سەر و زەمینش قانونش پێی نیانێرە چەنی پارێزگاری کردی وشويس فرماو فرمايشتي ونصلى الله عليه وآله وسلم فرماو اتقوا الملاعن الثلاث وتا بارزندي جيري ياغا كتوشو لعنتي تاكرا يوشا ملدق ميز ما كرد سرو آي ورا كملو يان بيسايج ما كردنا يان ياغي وكا ياغي كوبيه وخلقين يا راو خلقينا إيرا ياغا وتا بارزندي توشو لعنتو خلقي بيدي چيش ما پنماچو ای فرمايشت پنما ماچو ژینگەکەی تا پارێزندێ ئابیئەکە چەنە ژیان بەردەسەر بە پاک و تەمیزی ڕاگیرش کردێ چونکە شمە ساحێبش نییان دێ بە تەنها دەیان جی لە شۆنە و شمەرەمەیە با بە ساحێبە ئی یاگێ ئی زەمینەیە ئارۆنە گرد و عالەمینە ڕەنگە وێمە ئینسان بەدەست وێمە گەرەکمانە بیئەکەیمە ژینەکەیمە تێک دێن بۆچی گەرما فرە بیان جەو و جیهانی گر فاڕیان پێوەرە هەمە ئیماندار ئەشم زان بچەنی مامەڵە کەرمێ هەر چێوێکی بیئەیە کە خوای گەورە بە میزان و مۆزون نیانەرە ئەگەر کەمش کرد چێوێتەر زیاد کرد هەر پیسیەوە لە ئی ژینگەیەنە چێوێتەر خراپنە وەروانە ئێمە ئیماندار ئەشم ئاگامە چەنە بۆ زانمە چەنی مامەڵە کەرمێ بە مەحەبەت و چەنیشە مامەڵە کەرمێ چەنی گرد و گردوونی گرد و ئاجیاندارە حەیویەکە ئینە گردوونە احترام شاگێرمێ بە وەشەویستی مامەڵەشا چەنی کەرمێ بەڕەحەم چووکانە گر شاهیدێنە سەر و ئێمە قیامەتەنە گر کۆباوە نەما ڕەنگە تۆی سەوێڵ سەر و تەوەنمێەوە هەورەمەن و نماکەری دەرک بینەیە نەکەری ئی تەوەنەی کە تۆ سەرشۆ نماکەری شاهی دڵ پێمەوەن ئاوێ کە تۆ کەردەڵ بەدەست و دیم قیامەتەنە شاهی دڵ پێمەوەن ئادارەی چێرشەنە تۆ نماڵکردێنە شاهیدیمەوە ئی عەبدە نماش کردە فڵانە نماش کردە نما چەشتەنگاویش کردە نما نیمە ڕۆژ کردە جەوەخت و وێش کوشت ئاما ئی یاگی گر شاهی دڵ پێمەوە ئەچا کاتەنە کە تۆ نماکەری هەرچی ئاژەڵێ پا مەنتیقەرە بوو ئیتر مرۆچێوەن هەر جۆرە گیاندارێ بۆ ئیلا ڕۆ قیامەتی نەشایەتی پێتۆمەوە دەی ئێمە ئیماندار ئەپی شێوازە ئەشم مامەڵە کەرمێ چەنی بیئەکەیمە وەزانمێ چەنی هەڵس و کەوتش چەنی کەرمێ چەنی پارێزنمێش کە ئینە هەرمانە گەورەی ئینسانی ئیماندارینە یۆنجە عیبادەتە گەورەکەش چەنی نمایەکەش ڕێک و پێک کەرەوە ئەپاسە ئەشم گەردوون و بیئەکەیش پارێزن خۆی گیان داواوە نەکەرمێ ڕەحمەت و بەزەیوەڵ سەر و ئی هەسارەی مارە مجە بەرەکاتەکە بە وزۆ سەر و زەمینی یا ئیلاهی ئەگەر ئێمە هەڵێەوە ماکردن ئینسانیەت گەرەکما بێن زەمینەکەی ما تێک دەیمێت تۆ وڵ پێما خاس کەرەوە یا ئەکرەمە الئەکرەمین